بینێرانی بەڕێ سڵاوتان لەبێت. ئایا سیستمی تەندروستی هەرێمی کوردستان سیستمێکە بۆ زامنکردنی تەندروستیەکی باشتر بۆ هاوڵاتی یان سیستمێکە ئەوەی تایدا قوربانیە مرۆڤ و تەندروستیەکەیەتی؟ ئایا تاقیکردنەوەی دەرمانی ماوە بەسەرچوو بەسەر نەخۆشدا هێمایەکی گرنگ و قوڵی شکستی ئەم سیستەمەیە یان تەنها ڕووداوێکی ڕاگوزەرە و ڕۆژانە دووبارە دەبێتەوە و قابلی چارەسەرکردنە؟ ئایا تەکڵاوی کەرتی گشتی و تایبەت لە ناو سیستمی تەندروستی هەرێمی کوردستانە ڕێگایەک نییە بۆ استیقلالکردنی کەرتی تایبەت بۆ بەرژەوەندی گشتی یا بۆ کەرتی گشتی بە شێوەیەکی گشتی تر ویان بە پێچەوانەوە؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتانە و ئەو کێشە و جێدوگرفتانەی کە لە سیستمی تەندروستی هەرێمی کوردستاندا هەیە میوانداری هەر یەک لە بەڕێزان بێستون فەتاح ڕۆژنامەنووس و کارمەندی تەندروستی و دکتۆر خاڵس قادر وتەبێژی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە بە خێراتنی هەموو لایەکتانەکەم. کاک بێستون لە بەڕێستەوە دەست پێکەم. زۆر لە چاودێران پێیان وایە ئەم سیستەمی تەندروستی لە هەرێمی کوردستان سیستەمێکی کۆنا و ئەم سیستەما سەرتاکە گەڕێتەوە بۆ دامەزراندنی دەوڵەتی عێراق و هاتنی بریتانیا بۆ ئەم ناوچەیە و لەو سەردەمەوە ئەم سیستەمە دامەزراوە بەبێ ئەوەی کە گۆڕانێکی بنچینی لەم سیستەمە ڕووبات. تا چەند لەگەڵم بۆ چونایی و تا چەند پێت وایە ئەمە ڕێگرە لەوەی کە ئەم سیستەمە نەتوانێت وەڵام بە پێداویستیە تەندروستیەکانی مرۆڤی ئێمە باتەوە؟ بەڵێ زۆر سپاسی ئەم دەفتەکەم منیژ پشگیری وتەکانی جەناب دەکەم. ئەم سیستەمە بزا دەگەڕێتەوە بۆ ساڵی 1929 بۆ دامەزانی یەکەم دەوڵەتی عێراقی کە حکوومەتێکی ئینتیدابی بوو بە لەژێر دەسەڵاتی حکوومەتی بەریتانیا. لەو کاتەیە یەک نەخۆشخانە هەبوو لە هەموو بەغدادا، لە شاری سلێمانی نەخۆشخانەیەتیان نەبوو، لە شاری هەولێر نەخۆشخانەیەتیان نەبوو. واتە ئەو سیستەمە لەوانەیە بۆ کاتی خۆی بۆ ئەو سەردەمە گونجاو بێت، بەڵام بۆ ئەم سەردەمە نەکراوە کە لە ناو شاری سلێمانیە چەندەها نەخۆشخانە هەیە، لە هەولێر چەندەها نەخۆشخانێکی هەیە، بە هەزارها نەخۆشمانەیە، نەخۆشیەکان جیابۆتەوە، چەندەها گیرگرفتی ژینگەی و لایەنی تر دروست بووە لە مەبوورە لە بواری ژینگەدا. ئەم سیستەمە ناتوانێت ئەم ژیانەی ئێستا ئەم کاروباری بواری تەندروستی کە تعریفێکی کوتی سیستەم بکەین ئەڵێ بریتێ لەو هەموو هەموو دەستگایی کە بواری تەندروستی بەڕێوە دەبات. ئەو سیستەمەی کە وەزیر بەڕێز وەزیری تەندروستی دکتۆر تاهیر ئەولامی ئەڵێ لە سەردەمی عوسمانەکاندا ڕاستە ناتوانێت ئەم کۆمەڵگایە ئەم میلەتە ئەم بواری نەخۆشی و گرگفتە تەندروستیانە بەڕێوەبەرێ لە بەرەوەی سیستەمێکی زۆر کۆنە. سەرڕای ئەوەی کۆنی سیستەمەکەش چەندەها حکومەت گۆڕاوە. لە ساڵی 1940 تعدیلات کراوە لەو سیستەمەیە، لە ساڵی 1950 هاتنی یەکەم کۆماری عێراقی تعدیلاتی کراوە. لە سەردەمی ڕژێمی باسی پێشودا بە پێی مەبەستی سیاسەتی ئەو کاتێ حکومەتی باسی ئەو کاتە چەندەها تعدیلاتی تیا کردووە. واتە سیستەمەکە ئاڵوگۆڕێکی زۆر شپزەی بەسەراتراوە، کۆمەڵە تعدیلات و هەموارکردنی بەساکراوە کە ئەمڕۆ لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ هەموو جیانە ناگوجێ. ئەم سیستەمەی ئێرە جیاوازە لەگەڵ هەموو سیستەمی جیهانەیە. ئەگەر بەکوتی پێ بڵم زۆر بەکوتی بۆی کاتی بەنامەکە نەگرم، نزیکەی 4 جۆری سیستەممان هەیە لە هەموو جیانە. سیستەمێکمان هەیە لە وڵاتانی ئەوروپا بازی وڵاتیکە کە پێم دەوڵێت سیستەمی سوۆسیال، واتە خەڵکە کاری کرد بڕێ لە پارەکەی لێ وەردەگیرێ، دواتر ئەو بڕاپارەیە خەرجەکرێت لە بواری خزمەتگوزاری تەندروستی و شارەوانی و لایەنەکانی تردا. ئەمە پێی دەوتێت سیستەمی سوۆسیال. سوۆسیال لە چەند وڵاتێکی ئەوروپی و چەند وڵاتێکی عالەمیایە. سیستەمێکی کەمانەیە پێڵن سیستەمی تاکس، واتە بودجە. بودجەیەک لێوەرەگرێ، باجێک لێوەگرێ، حکومەت کە تۆ ئیشەکەی باجێک لێوەرگێ ئەڵێ من بەکارێنم بۆ تەندروستیەکە و ئەگەر باجەکە نەیت وەکو چۆن ئەڵێ پارەی کارەبا نەیت کارەبا نایەمێ. ئەمە ژۆرە سیستەمێکیکەیە. سیستەمێکی کەمان هەیە کە پێ دەوتێت سیستەمی تایبەت کە لە وڵاتی ئەمریکا و چەند وڵاتێکی تر هەیە. ئەم سیستەمە چۆنە؟ تۆ بۆت هەیە بچی لەگەڵ ڕێکخراوێکە کۆمپانیایەکە ئەڵێ کە ئەمە پرسیاری ئەوت لێ بکەم ینی کاجانم بیتێ سیستەمێکیکە هەیە کە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی سۆڤێتی جارانوانە بەکارهێنا کە پێ دەوتێت سیستەمی سۆسیالیستی کە حکومەت هەموو دام و دەستگاکان بە خۆڕایی بات. ئەم سیستەمی کە ئەمڕۆ هەمانە نە سیستەمی کۆمونیستەکەیە، نە سیستەمی باجەکەیە، نە سیستەمی کێ زیادمەند و زەرمەندی یەکەمی ئەم سیستەمەیە؟ ئەم سیستەمە زەرمەندی یەکەم بیتی لە چینی هەژاران کرێکاران، واتە ئەوەی کە دەرامەت و بژێوی ژیانیان کەمە لەم سیستەمە. بۆیە ئێستا باری گوزارانی تەندروستی زیاتر لە چیا دەرکەوتووە؟ زیاتر لە خەڵکی ێژارە دەرکەوتووە. خەڵکی ێژار ئێستا بەهۆی ئەم سیستەمەوە وەسایشیە نەبووتەوە. بۆ نمونە یەک نمونە بێنم، تۆ بڕێ پارە کۆەکەیتەوە بۆی کە
وەکو سەمایه‌گوزاریەکە بێ کەسێکی هەژار لە دەمی مناڵەکان یەکرێتەوە بۆچی ئەیگرێتەوە ئەڵێ نەوەکو سبەینە نەخۆشکەوم کە نەخۆشەکەوێ ئەو بڕەکە پارێکە کوی کردوەوە لە جاتیەوەی بیا بە سیارەیەک بیا بە سەفرەیەکی سیاحی بچێ وڵاتێکەکە ئەبێ بیا بە حەقی ئەو دا و دەرمان و نەخۆشخانەی کە مناڵەکەی نەخۆشەکەی زەمبی ئەو پیاوە چییە زەمبی ئەو کرێکارە چییە چەند ڕۆژ ئیش بکات وەرە پارەی ئیشکردنەکەی بیا بە پارەی ئایادەیەک ئەمە یەک خراپی ئەم سیستەمە. بەڵێ باش زۆر سپاس زۆر سپاس دکتۆر خاڵەت زۆر باس لەوا کرێت کە سیستەمی تەندروستی لە هەرێمی کوردستان سیستەمێکی کۆنەوە ئەم سیستەمە ناتوانێت وەڵام بە پێداویستیەکانی تەندروستی ڕۆژگاری ئەمڕۆ و مرۆڤی ئەمڕۆ باتەوە. پرسیارەکەی من ئەوەیە ئایا تۆ تەبای لەگەڵ ئەم بۆچوونەیە ئەگەر تەبای لەگەڵ ئەم بۆچوونەیە ئەوە لێتە پرسم بەردەوامی ئەم سیستەمە تاکەی مرۆڤی کورد لە ژناو جەنجاڵی سیستەمێکی ئەو تۆیە بێکە لە سەرەتاکانی دامەزانی دەوڵەتی عێراقەوە دامەزراوە. بەڵێ بێگومان ئێمە هاوڕاین لەگەڵەوەی کە ئەو سیستەمی تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان سیستەمی تەندروستی کاری پێ دەکرێت سیستەمێکی کۆنا و کەمیش دەستکاری کراوە کەمیش هەوڵی پێشخستنی درراوە بەڵام ئەوەی کە لەو چەند ساڵی دواتر و بەتابەتی ئێستا کاری لەسەر دەکرێت ئەوەیە پێش بخرێ و ئەوەی مای خۆشحاڵیە بەلای ئێمەوە ئەوەیە ئێستا سیستەمی تەندروستی دەتوانین بڵێن لە هەرێمی کوردستان سیستەمێکە بەرەو پێشچوونی پێوە دیارە بەڵام بەرەو پێشچوونێکی هێواشە بەو مانایی کە لەگەڵ ئاستی داخوازیەکان بە شێوەیەکی گشتی چ بۆ خەڵک یاخود تەنانەت بۆ ئەو کەسانی کە لە ناو سیستەمی تەندروستیشدا کار دەکەن چ وەکو پزیشک چ وەکو کارمەند چ وەکو بەرپرسەکانیش لەو ئاستەدانیە بەڵام هەوڵی پێشخستنی بەردەوامە و بۆ نمونە لە سەرەتای ئەم ساڵدا لە مانجی شوبات کۆنفرانسێکی نێودەوڵەتی سازکرا بۆ لێکۆڵینەوە و پێداچوونەوە بەو سیستەمە و دانانی ئەو ڕێشوێنانەی بۆ ئەوەی هەوڵی جددیتر بدرێتن تاوەکو بتوانین پێشخستنێک لەو سیستەمەدا بەدی بێنین. بەڵێ باشە دکتۆر خاڵس ئەمەوێت پرسم لەو کۆنگرەیە کە ئێوە لە مانگی شوباتی ڕابردوو ئەم ساڵە گرتان بۆ دانانی بیمەی تەندروستی و بۆ جاکردنەوەی کەرتی گشتی و تایبەت لە ناو سیستەمی تەندروستیە پرسیارەکە من ئەمەیە وا تێپەڕبوونی حوت مانگ بەسەر ئەو کۆنگرەی و ئەو بڕیاران ڕاستپایدانی کە ئەو کۆنگرەی کردی چیتان کردو لەسەر ئەرزی واقع بۆ چاکردنی سیستەمی تەندروستی؟ بەڵێ ئەوەی کراوە بۆ چاکردنی سیستەمی تەندروستی بەڕاستی زۆر شت کراوە زۆر هەوڵ دراوە بۆ چاکردنی بەشێکی زۆر لەو لایەنانەی کە کەموکوڕی هەبووە بەڵام دوو لایەنی زۆر گرنگ هەنە لە ناو سیستەمی تەندروستیدا کەوا دەتوانین بڵێن دوو کۆڵەکەی سەرچینە ئەوانیش مەسلەی بیمەی تەندروستیە و دووەمیان ئەوەیە کە پەیوەندی نێوان یاخود ڕێخستنی کەرتی تایبەت و کەرتی گشتی ئەو دووەش بەداخەوە دوو خاڵن کە کارکردن لەسەریان وا ئاسان نییە ئەو دووە لە ئەنجامی کەڵەکە بووی چەندین ساڵی بەر لە ئێستا کە سیستەمی تەندروستی بەو شێوە بووە ئێمەی گەیاندووە بەم ڕۆژەی ئەمڕۆ کە وا ئاسان نییە ئێمە بتوانین لە ماوەی چەند مانگێکدا یاخود تەنانەت یەک دوو ساڵیشدا بتوانین گۆڕانکاریەکی ئەو تۆی بەسەر ئەو سیستەمەدا بێنین لەلایەنی بیمەی تەندروستی و لەلایەنی جیاکردنەوەی کەرتی تایبەت و کەرتی گشتی بەڵام بۆ ئەمە بەڕاستی هەوڵی زۆر جددی دراوە ئێستا لەگەڵ وەزارەتی تەندروستی عراقی فدرالیشدا چەندین کۆبوونەوەی هاوبەش کراوە بۆ ئەوەی ئەو دوو لایەنە هەردووچیان لەسەر تاسەری عراق بەیەکەوە کاری لەسەر بکرێ و بگۆڕدرێ چونکە بەتایبەتی بیمەی تەندروستی ناتوانین ئێمە بەتەنیا لە هەرێمی کوردستان کار لەسەر بیمەی تەندروستی بکەین لە کاتێکدا کە لە بەشەکانی تری عراق لەبەرەوەی ئێمەش بەشێکین لە عراق بیمەی تەندروستی بوونی نییە زۆر گەورەمان بۆ کەواتە ئەوەی لە نەتیجە قسەکان تا پێگەین ئەوەیە نا جاکردنەوەی کەرتی گشتی لە تایبەت جاکراوەتەوە و نە بیمەی تەندروستی دابینکرا و نە شعارە بنشینەکانی کۆنگرەکە جێبەجێکراوە وەکو جێبەجێکردن بڵێ جێبەجێکردن نەخێر بەو مانایە جێبەجێ نەکرا وەکو باسم کرد لەبەرەوەی ئەوە بەڕاستی شتێک نیە ئێمە تەنیا قسەیەک بێ بەشە و ڕۆژێک جێبەجێ بکرێتن ئەو دوو خاڵی زۆر جەوهەرینە دوو خاڵی زۆر گرنگن پێویستی بەکارکردنی زۆر زیاتر هەیە بەڵام وەکو باسم کرد هەنگاومان ناوە بۆ ئەوەی بتوانین ئەو ڕێشوێنانە بدۆزینەوە بە هاوکاری بە هەمانجی لەگەڵ وەزارەتی تەندروستی عراقی بتوانین لە زووترین دەرفەتدا وەکو هەنگاوی یەکەم هەنگاوە سەرچیەکانی
پلانی ڕۆیشتن بەرەو دابینکردنی بیمەی تەندروستی وەڕێخستنەوەی چاکتری پەیوەندی نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەت ئەنجام بەڵێ زۆر سپاس زۆر سپاس کاک بەسون تۆ چۆن ئەڕوانی تا ئەو پاسەوانەی کۆنگرەکە کاکن پەمان دەڵێ ئەمە ڕێگەیکی قورسە و ناکرێ و ینی تێگەشتین تۆ چێ بەەوە پاسەوانەی کە درێژادا بە داوامی تێکەڵکردنی کەرتی گشتی و تایبەت وە بەردەوامی نەبوونی بیمە لە ناو سیستمی تەندروستیە. بڵێ یەکێ لەو خەڵانەی کە بەڕێز دکتۆر خاڵد باسی کاڵێ ئێمە ئەبێ لەگەڵ حکوومەتی عێراقیە ئێمە ئەو شتە بکەین. ئەگەر لێ لەم حکوومەتی هەرێمەیە ئەگەر شتێکمان بۆ نەکرا یەکسەری بەستینەوە ئەڵێن ئێمە پابندین بە حکوومەتی عێراقیەوە ئەبێ ئەم شتە لەگەڵ ئەوە بگەن. ئەگەر بۆشمان کرا خۆمان نەیگۆڕین و هیچ پرسیشیان پێ ناکەین. قابل لە چەند ساڵی تر فەقیر و دامای ئەم میلەتە دانیشە لە سلێمانی و هەولێر و دۆک هەم هەژاران لەم وەسعیا بن هەتاکو وەسعی عێراقی چاکە بێت و بەخێر وەزارەتی تەندروستی عێراقی یەتە سەر ئەو ڕایی کە سیستەمی تەندروستیەکە بگۆڕێ جاوە چەند ساڵانێکە گەڕێت و بە هەزارها کەس بەهۆی ئەم هەموو دەجەسەری کە لێسا سیستەمی تەندروستەیە هەمووی گیان لە دەستەیات و ئەمرێت هەموو نامەتەکانی ئەم ژیانە بەسەر ئەو فەقیر و داماوە نابێت ئەمە موبەڕیرێکە زۆر خراپە تۆ ژیان بەردەوامە تۆ خەڵک ئەژی خەڵک تووشی نەخۆشیە بێ نامەوێ من چاوەڕانیەوە بکەم کە ئیشەڵا وەزع لە بەغا لە بەسڕا چاکە بێتەوە حکوومەتی عێراقی یە لەگەڵ ئێمە دانیشێ باسی بیمەی بکەکانی ئەی باشە تۆ لێرە بۆچی بوجێی خۆیتەیە ئەی بۆچی لێرە باج لە خەڵکە سەری بیمە چییە ئەگەر دکتۆر خاڵز من وەصفی دی بیمەی بۆکەم بیمەی تەندروستی بیتێلەوەی کە تۆ تەمینی ژیانی ئەو خەڵکاکەی لە ڕووی تەندروستیەوە چۆن نابێ کەسێکی فەقیر کە چووە خەستەخانەیەک هەمان پارەبا کە کەسێک باڵاترین دەسەڵاتی بێ یا دەوڵەمەندترین کەسی بێ وڵاتە بێ ئێستا لە واقعی کوردستانە ئەگەر تۆ پێویستە بە قەستەرە و شەبەکە و باڵۆم بێت لە شاری سلێمانیا پێویستە سیانزە وەرەقا واتە 1300 دلار بی ئەمە کابرایکی فەقیر کە هیچ یەک دیناری لە جیفانە نییە ئەگەر نەیات ئەبێ بمرێ بچێتەوە ماڵەوە بمرێ کەس نییە یارمەتی بە کابرایکی دەوڵەمەندیش بێت بە هەمان جۆرەیش هەر 1300 دلارەیە کەواتە بێ و فەقیرانێک کە ئەمڕۆ ژیانە بەنەسەر هەتا چەنەها ساڵیکە ئێمە دانیشین بڵێن چاوەڕانکەن ئەگە سیستەمی تەندروستی عێراقی ڕازی بوو لەگەڵ ئێمەیە بیمەی تەندروستی گۆڕی ئەوەش باری ژیانی ئێوە چاکە بێ ئەگەر نەیگۆڕی ئەگەر ئەوان ڕازی نەبوون بەوە ئەگەر ئەوان بەبێ پرسی ئێمە گۆڕیان لەوانەیە وەزارەتی تەندروستی عێراقی بڵێ من کاکە پەیوەندیم بەوە نییە ئەمە باری بیمەی تەندروستی بۆچی باش مەجالم کاکمێتگەن بۆشە ئایا پارەی کارەبا لە هەرێمە جیاوازی نییە پارەی کارەبا لە بەغاو باشارەکانی تر پارەی گومرگ لێرە جیاوازی نییە لەگە پارەی گومرگی شارەکانی جنوبی تر هەموو شتێ جیاوازی هەیە بیمەی تەندروستی ئەتیما دەکاتە سەر باج ئەو باجی لە کارەبا سەرێ ئەو باجی لە خەڵکە سەرێ کەواتە ئیلاقی هیچ پەیوەندیی بەوە نییە ڕاستە من لەگەڵ دکتۆر خاڵسم کارێکی قورسە بەڵام کارێکی قورسە ئەگەر بۆتان ناکرێ بڵێ ناکرێ ئەمە هینە لە کۆنگرەکەیە ئەمە ئەجندای کۆنگرەکەیە یەکەم شیعاری کۆنگرەکە ئەڵەیە گۆڕینی بیمەی تەندروستیە دانانی بیمەی تەندروستی بۆ میلەتەیە کە تۆ ناتوانانی بیمەی تەندروستی زۆر سپاس کاک دکتۆر خاڵس کەک بەستون ئەڵێ ینی تاخیرکردنی ئەو مەسەلانە و بەستنەوەی بە بەغداوە لەسە حسابی تەندروستی خەڵکە لەسە حسابی ڕۆح و ژیان و مستەقبل و ئایندەی خەڵکە لەسەر بوون و مانەوەی خەڵکە ئێوە زۆر بە بێباکی ئەی بەستنەوە بە بەغاو چەند ساڵێکتر چاوەڕێەکەن ژیانی و تەندروستی خەڵک چی لە دێت نەخێر من پێم وایە تێگەیشتنێکی دروست نییە لەسەر مەسەلەکە یەکەمیان جارێ بیمەی تەندروستی جیاوازە لەسەر مەسەلەی کارەوە ئەو دوو نمونە زۆر لێک جیاوازن خاڵێکی تر ئەوەیە ئێمە کە دەڵێن بەشێکین لە عراق بەدەیان هەزار خەڵکی عراقی بەشەکانی تر کاتێک کە دێنە ناو هەرێمی کوردستان وە لە هەرێمی کوردستان پێویستیان بە خزمەتێکی تەندروستی دەبێت دەکرێتن ئێمە بە خۆڕایی بۆ ئەوان بە خۆڕایی بێ بەڵام بۆ خۆمان بۆ خەڵکانی خۆمان پارەیان لێ وەربگرین لەو سیستەمی بیمەیە کە دادەنرێتن پارە لەوان دەجێڵرێتەوە لەوان لەو خەڵکانی تر ناجێڵرێتەوە ئەوە شتێکی بەڕاستی جێگە ئەوە دەتوانین بڵێم ئەگە بوارم بی کاک دکتۆر خاڵز ئەگە بوارم ڕۆژانە بە هەزارها کەس هاوڵاتی کوردی سەردانی نەخۆشخانەکانەکەن ئێمە هەزارەها کەسی هاوڵاتی کوردی بڵێن ژیانتان ناگۆڕین لەبەر ئەوەی لەوانەیە لە ساڵێکە لە مایەکە 4 کەس 5 کەس لە شاری بەغا لە شاری دیالەوە یەتێرە ئەمە شتێکی واقعی نییە کاک دکتۆر خاڵز تۆ بڵێ من سیستم بیمەی تەندروستیدا ناگۆڕم لەبەر چی نایگۆڕم لەبەرەوەی 4 کەس لە ئەو 4 کەسەش کە هێت هەرچن بۆ دەن پاریان لێوەرەگرن کە هاتی شنەیرە با حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی عێراقیە اتفاقی بکەن بڵێ کاک ئەو کەسێک کە هزار کەسن
دایان هەزار کەس یانی هەموو ساڵێ هەموو مانگە دایان هەزار کەسی جنوبێتە ئێرە بۆ چارەسەکردن ئەگەر حکوومەت عێراقی گوێی لەمە بێ ئەوانەی کە ئێستا لێرە کاتای هەن وەزارەتی بڵێ. تەندروستی عێراقی ئیشی چییە؟ بەڵێ دوور خاڵس بڵێ ئەوە خاڵی یەکەمیان خاڵی دووەمیان ئەوەیە نەبوونی بیمەی تەندروستی بەو نییە کە هیچ ڕێگە چارێک نییە بۆ خەڵکی کاتێکە تووشی نەخۆشی دەبێت ئیتری لا دەبێت چاوەڕێی مەرگ بکە بەڕاستی ئەو جۆرەشیکردنەوە بە چاواشەکردنی خەڵکە بەداخەوە ینی خەڵکانی کەنە هەوڵی چاواشەکردنی خەڵک دەدەن لەوەی کەوا وا لە خەڵک بگەێنن وەک بڵێ لارێمی کوردستان تەندروستی هیچ بۆ خەڵک ناکە بەڕاستی ئەوە کارێکی زۆر نەعادیلانەیە بۆ چوونێکی زۆر خراپە کە هەوڵی بەو شێوەیە هەوڵی چاواشەکردنی خەڵک بدرێتن بۆ هەموو خزمەتگوزاری تەندروستیە کە بە خۆرایی لە کەرتی گشتی پێشکەش بە ئەو خەڵکانە دەکرێت کە پێویستیان دەکرێت بە هیچ شێوێک لەبەر چاو ناگیرێ ئەو بۆ چونانێک ئێستا گوێبیستی دەبن بەومانایە کەوا کەسێک ئەگەر بێت و لە کوردستان تووشی نەخۆشی بوو ئیتر ئەگەر بێت و هیچ پارێکی نەبوو دەبێت چاوەڕێی مەرگ بکە بەڵام ئەی کەی ئەوە ڕاستە ینی بۆ ئێمە بە ڕاستگۆیان و لە واقعدا قسەنەکەین ڕاستە بوارم بیت من نەموتەوە وەزارەتی تەندروستی چی نەکردووە ئەڵێم تێبگە لە قسەکەی من ئەڵێم هاوڵاتیەکی هەژار ئەگەر بچێتە کلینچێک بچێتە عیادەیە هەرە بێ 15,000 بە دەوڵەمە نەبێت بچێ هەرە بێ 15,000 بە ئەگەر کاک دکتۆر خاڵس تۆ لەمە بەستەکەی من تێبگە ئەگەر بچێتە خەستەخانەش پێویستی بە ئەمەلیاتێکی دڵ بێ پارەی هەمان پارە بە کە دەوڵەمە نەگەیە ئەمەیە جیاوازیەکە ئێمە ئەڵێن گۆڕینی سیستەمەکە مەی گەڕێنەوە بەسا خاڵی چاواشەکاری و ئەوانەی کە بڵێ وەزارەتی تەندروستی کردوێتی نەکردووە وەزارەتی تەندروستی خۆی داماوە بەدەسەم سیستەمی تەندروستیەوە ئەگەر وەزارەتی تەندروستی ئەم سیستەمە بەم شێوازە بێت کارەساتی گەورەتر دروستە بێت یەکێ لەو کارەسەتانی کە بۆی سیستەمی تەندروستی دروستە بوو لەم چەند ڕۆژەی پێشووە بەڕێز وەزیری تەندروستی ئەڵێ لە سایە هەشتای دەرمانی هەرێمی کوردستان هەموو یەکسپایرە ئەمە خراپەکاری سیستەمی تەندروستیە ئەمە خراپەکاری سیستەمی تەندروستیە بەڵێ باش زۆر سپاس دکتۆر خاڵس ئەمەوێت پرسیارێکت لە بکەم دکتۆر خاڵس یەکێک لە کێشە هەرە گەورەکان بریتە لە تێکەڵکردنی کەرتی گشتی و کەرتی تایبەت لە سیستمی تەندروستی هەرێمی کوردستانە بەیانی دەرمانسازێک بە پرسێکی گەورەی دەرمانسازە بەڵام ئێواران بازرگانێکی گەورەی دەرمانسازە ئەمە کارەسات نییە ئێمە لە راپۆرتە ڕۆژنامەوانەکانە بینیمان کە لە ناو شاری هەولێرە لە بەشی هەرە زۆری خەستەخانەکانی شاری هەولێرە دەرمانی بەسەرچوو درراوە بە نەخۆش و نەخۆش تاقی کراوەتەوە لەژێر دەرمانی بەسەر چووە و وەزیری تەندروستی چوو بەڕێز بەرپرسی فەرمانگەی تەندروستی هەولێر دانیان بەمایان ناوە ئایا ئەمە تراژیدایەکی گەورە نییە کە لە ناو نەخۆشخانەکانی هەولێر و کوردستانە نەخۆش بخێتە ژێر دەرمانی بەسەر چووەوە؟ نەخێر کاکە ئەو بەڕاستی ئەو زانیاریە ڕاست نییە بوونی دەرمانی ئەکسپایر بەو شێوەیە نییە کە بەڵام من لە دوانی وەزیری تەندروستیم لایە بەرەستای رەورامی دان بەوە دادانێ بەڵێ ئێمە بەڵێ بەشێکی زۆری خەستەخانەکان دەرمانی بەسەرچووی تایە و بای ملیۆنان دینار دەرمانی تایە بڵێ با میلیۆنان دینار دەرمانی تایە بەڵام هەموو ئەو دەرمانانە بەسەرچوو نینە بوونی دەرمانی بەسەرچوو بۆەوەی هەموو لایەکمان تێ بگەین یەکێک لەوە کارەکانی بوونی دەرمانی بەسەرچوو بەڕاستی بۆ دەگەڕێتەوە کە هەندێک دەرمان کاتێک کە دێ بە بڕێکی زۆر دێتن لەو کاتێک کە ماوێتی سرف ناکرێتن ئەوە دەبێتەوەی ئەو دەرمانانە بمێننەوە بەڵام بە هیچ شێوەیەک نادرێ بە خەڵک ئەو دەرمانانەی کە ماوەی بەسەر دەچێتن نادرێ بە خەڵک ئەوەی کە تاقی کراوەتەوە کە زۆر باسی لێو دەکرێت بەڕاستی پێم خۆشە ئەوە وەکو دووبارە بۆ تاکیدکردنەوە لەسەری هیچ دەرمانێک لەسەر کەس تاقی نەکراوەتەوە ئەو تەنانەت ئەوەی کە لێژنەی تایبەتی بۆ پێکهێنراوە دوای بڕیاری لێژنەکە دراوە بە خەڵک ئەوە دەرمان نییە هەندێک مادەی ترە کە بۆ نەخۆشیەکانی ددان یاخود بۆ چارەسەریەکانی ددان بەکار هاتووە نەک دەرمانی بەڕاستی ئەو زانیاریەکی زۆر هەڵەیە هیچ دەرمانێک بۆ تاقیکردنەوە لەسەر هیچ کەسێک لە نەخۆشخانەکانی کوردستان تاقی نەکراوەتەوە بەکار نەهێنراوە و دەرمانی ئەکسپایر بە هیچ شێوێک لە هیچ نەخۆشخانەیەک نەدراوە بەکەس و دەرمانی ئەکسپایر لەبەرەوەیەکان بەپی یاسای وەزارەتی تەندروستیش بەڵێ هەر کەسێک ئەو کارە بکاتن ئەگە بەوارم بەی جەناب وتەبێژی وەزارەتی تەندروستی یەک لاپەڕەی ڕوودا و لەسەر دەرمانی ئەکسپایر بڵاو کراوەتەوە بەڕێز وەزیری تەندروستی دان پیانان ئەڵێ لە سای هەشتای دەرمانی کوردستان ئەکسپایرە بۆتەوە وەکو تەبێژەی وەزارەتی تەندروستی لە ماوەی هەفتەیەکە تا ئێستا وەڵامی نەیاوتەوە بە جەریدەی ڕوودا و بێن بە محکەمە بڵێن جەریدەی ڕوودا و جەریدەیەکە زیاڕەوی کردووە ئەو زانیاریانەی کە یاوێتی وتێتی دەرمانی ئەکسپایر لەسەر نەخۆش تاقی کراوەتەوە دەرمانی ئەکسپایر لە نەخۆشخانەکان هەیە وەزیری تەندروستی دانی پیانە کەواتەمانە هەمووی هەڵبەسراوە بەنای ئێوە بۆ تا ئێستا تەر جەناب بۆ تا ئێستا نەوکردووە
ئەیکەی بەتەمای لەبەرەوەی گەڕێگەی بەناوی لێژنەیەکەوە بڵاوکراوەتەوە زانیاریانە ئەزی جەناب بکەم خەڵک ئێستا لە شای سلێمانیا گەشتە ئەو قەنەعەتەی ئەو دەرمانەی لە هەموو بازارە هەیە وەکو ژەهر وایە ناتوانێت بەکاری بێنێ چونکە بۆچی لە دەمی وەزیری تەندروستی کە باڵاترین بەزی لە پرساوەتی ئەیە لە وەزارەتی تەندروستیە ئەڵێ دەرمانەکە ئێکسپایرە ئەی باش ئەو خەڵکە داماوە بچێت لە دەرمانی کوێ بکڕێ قابلە بچێ ئەمە خواردن ئەمە خیارە بڵێن ئەم خیارە خراپە نایکڕین ئەی نەخۆشە پێویستی بۆی دەرمانی ببێ ئەی دەرمانیش سێرەکەی لە گومرگەکان ناگیرن ناتوانێت هەموو کەسە بچێت بە دەرەوە دەرمانی ئێکسپایرە بەڵێ ئەوە یەکەمیان ئەو زانیاریانە لەلایەن بەناوی لێژنەیەکەوە بڵاوکراوەتەوە جا بۆ وەڵامدانەوەی لەبەری تایبەتیش بۆ فەرمانگەی تەندروستی هەولێر لە فەرمانگەی تەندروستی هەولێرەوە لێژنەیەک بۆ بەدواداچوون بۆ ئەو بابەتە پێک دکتۆر خاڵس بمبورە بەپێ ئەو زانیارانەی هەیە ئەو زانیارانەی کە دەربارەی نەخۆشخانەکانی هەولێر و تاقیکردنەوەی دەرمانی ماوە بەسەرچووە هەیە بریتە لەو راپۆرتەی کە دەستەی داواکاری گشتی ئامادەی کردووە و لەژێر ڕۆژنایی دەستەی داواکاری گشتیشە وەزارەتی تەندروستی لیژنەکەی پێچێنەوە فەرموو بەردەوام بە بەڵێ بۆ مزداقەتی معلوماتەکان قسەی کرد بڵێ بەڵێ وەکو وەڵامدانەوە دوای دەرچوونی وەڵامی ئەو لێژنەیە ئێستا هەندێک ڕێوشێنی ژیراونەتە بەرەن ئیجراعات کراوە ئەو کات وەڵامەکە ڕدەگەندرێت بۆ ڕاگەاندنکارەکان کە کاک بێستون باسی کرد بۆ ئێمە وەڵاممان نەداتەوە وەڵامەکە دوای ئەوەی لێژنەکە بڕیاری خۆی دەداتن لێکۆڵینەوەی خۆی دەکاتن ئەو کاتێمە وەڵامەکان ڕوون دەکەینەوە بەڵام بەڕاستی زانیاریەکان کە بڵاویش کراوەتەوە بەو شێوەیە نییەکەوە دەرمان هەموو دەرمانێک کە بوونی هەبێ هەمووی ئەکسپایر بێتن گوتمان بڵێ لەوانەیە دەرمانی ئەکسپایر بەڵام هۆکارەکەی بەوە دەگەڕێتەوە کە ماوەکەی بەسەر چووە بەڵام نەدراوەتە بە کەس تاوەکو ئێستا تەنانەت ئەو هیچ بەڵگەیەک لە بەردەست نییە ئەوەی کە باس کراوە پێم ئاماژەم پێدا کە دوای ئەوەی لێژنە بڕیاری لەسەرداوە دەکرێت بەکاربهێنرێتەوە دوای ئەوەی ماوەکەی بەسەر چووە ئەوە دەرمان نەبووە ئەو دەرمانە نەبووە کە بەکاردێنێ بۆ چارەسەرکردنی زۆر سپاس کاک بێستون ئەمە لێت پرسم ببوورە جگە لەو راپۆرتی کە لە ڕۆژنامەی ڕوودا و هەندێک شوێنی دیکە بڵاوکراوەتەوە ئێمە پێشتریش زانیاری جۆراوجۆمان لەسەر ئەم مەسەلان نەبیستەوە من پێم خۆشە بپرسم تۆ لەسەر چ بنچینەیەک ئەم قسەی بە ئێماڵێ لەسەر چ بنچینەیەک جگە لەو راپۆرتا کە بڵاوکراوەتەوە بینیمان بەڵگەی تری تۆ چییە لەسەر تاقیکردنەوەی دەرمانی ماوە بەسەرچوو یا فرۆشتنی دەرمانی ماوە بەسەرچوو لەناو بازارە یا لەناو بەکارهێنانی ناو خەسخانەکانە بڵێ کاکمێن من گلیم لە دکتۆر خاڵستەیە کە خۆی لە مۆزوعەکە لابات ناچێتە مۆزۆی بابەتێکە مۆزۆی بابەتەکەی بەرنامەکەی تەوەرەکەی ئەمەمە بیتێلەوەی ئەم سیستەمی تەندروستیە سیستەمێکی بۆگەنە سیستەمێکە بۆ ئەم وڵاتە ناگونجێ پێویستە بە زووترین کات کە ئاوری بەودێ من نمونەیەکی وەڵامی پرسیارەکەی توێمەوە نمونەیەکی بەسیتە بۆێنم لە چەند مانگی پێشووە حکوومەتی هەرێم بۆی چارەسەری بێکاری خوێنکارانی زانکۆ بکە بیمەیەکی بۆ دروستکردنێکی 150,000 دینار بۆ خوێنکارانێکی ئیشیان نییە باشە بۆچی وەزارەتی تەندروستی لە ماوەی حەو مانگە کۆنگرەی گرتووە تا ئێستا نەیتوانی هەنگاوێکی ئاوی بینێنێ بۆ ئەو فەقیر و داماوە ژانانەی کەین بێ من لەسەر وەڵامەکەی جنابێ ئەگە تۆ بچیتە نەخۆشخانەیەکی بەیانیان پاراستۆڵێ وەرەگەی هەمان پاراستۆڵەکە ئێواران خۆ دەچی لە عیادەیەک یا لە سەیدەلیە گوێرەگی بەس بەڕاستی ئەوم جابەرەوە ئەو دەرمانەی کە وەرێگری لە قسەخانە لە کاتی دەوامی وەرگی خۆت باوەڕە بۆ دەرمانە هەیە کە پێیجابیتەوە ئەمە مشکلەکەیە ئەمە هەمووی پەیوەندی بە سیستەمی تەندروستیەوەیە پەیوەندی بەوەیە ئەم سیستەمە دامون دەستگاکە من ئەو بوو پرسیارەکە من ئەو بوو جگە لەو راپۆرتە چ زانیارێکت لەسەر خراپ بەکارهێنانی دەرمان لەسەر بوونی دەرمانی ئەکسپایر من بەڕاستی جواب تێمەوە هەموو دەرمانی کوردستان من پشگیری وتەکەی بەڕێز وەزیری تەندروستیەکەم لە ساڵ پشگیری وتەکەی وەزیری تەندروستیەکەم من خۆم کە کارمەندێکی تەندروستیم خۆم سیقم بە دەرمانی ئێرە نییە لەبەرەوەی وەزیری تەندروستی خۆی ئەزانێت سەرچاوی ئەو دەرمانانە کە هێت چۆنە سیستەمێک نییە کوالیتی ئەم دەرمانانی کە هێتە ناو کوردستانەوە بیکە ئەوە تا کاکتور خاڵس ئەڵێ دەرمانمان بۆ یەت ئەکسپایرەکەی نزیکە بۆ وەری دەگری ئەگەر دەزانی ئەو پارەی هەرێمی کوردستان بۆ بەفیڕۆیان دەرمان ئێمەێنن کە 2 ساڵ کەمتر بێ ئەگەر دەزانیت ماینشی ماوە وەری مەگرە بۆ یەکی بەماڵ بەسەر ئەم میلەتەوە کە دەرمانێکی ئەکسپایرێنیت ئەخیتە بنکەکانەوە بە ئەکسپایریە یان نزیک ئەکسپایرە بۆ ئەی بە باشە زۆر سپاس دکتۆر خاڵس ئەمە پرسیارێکت لێ بکەم بمتمانە یەک بەرامبەر بە سیستەمی تەندروستی هەرێمی کوردستان هەیە و لەلاەن هاوبەشێکی بەرچاو لە هەوڵاتیانەوە کە پێیان وایە ئەم سیستەما ناتوانێت تەندروستی مرۆڤی ئێمە بپارێزێ باشترین بەڵگەشیان بۆ ئەمە ئەوەیە هەموو مرۆڤێکی دەستڕۆشتی کوردستان لە بەرپرسە حیزبی و حکوومیەکانەوە
تا دەوڵەمەند و سەرمایهدارەکان بۆ هەر پێویستێکی تەندروستی خۆیان هەبێ ڕوەکەنە وڵاتانی عەرەبی وڵاتانی ئەوروپا و ڕووناکەنە نەخۆشخانەکانی کوردستان. ئایا ئەمە نیشانەی ئەوە نییە لە بنەڕەتە ئەم سیستەمە تەندروستی ئێمە ئەم دام و دەستگا تەندروستیانی ئێمە ناتوانێت تەندروستی مرۆڤی ئێمە بپارێزێ؟ بەر لەوەی وەڵامیان پرسیارم بیتەوە دکتۆر خاڵس ببوورە ناوپڕێکمان هەیە بەڵام دوای ئەم ناوپڕە پرۆگرامەکەمان بەرداوام بێت بینرانی بەڕاست لەگەڵمان بن دوای ئەم ناوپڕا بەرداوامەبی.